ێوارەتان باش من سامان بەشارتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ پارتی وێکێتی لە ئاستی باڵا کۆبوونەوە لە کۆبوونەکە موچەخۆران چاوەڕێیانە کرد بڕیارێک بدرێت لەسەر هەم دۆخی هەرێمی کوردستان هەم موچەخۆران، بەڵام تەنها لە ڕاگەنراکە ئەوەی کە گرنگ بوو ئەو بوو کەوتی ئێمە هەوڵەکانمان چڕ دەکەینەوە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە. ئەمە لە کاتێکدایە سوودانی لە تازەترین چاوپێکەوتنی لە شەرقی ئەوسات کامڕۆ بڵاو کراوەتەوە. کاژمێر 6 دەڵێت ئێمە کێشەمان لەگە هەرێمی کوردستانە کێشێکی سیاسی نییە، ئەوەندەی کێشەی ئیداری و هەروەها ڕادەست نەکردنی نەوتە. من هۆکارێک نیم بۆ بڕینی قوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە هەرێمی کوردستانە پابەندی ڕێکەوتنەکان نابێت و نەوت ڕادەست ناکا بۆەوەی کە منش بتوانم موچە و بودجە بۆ هەرێمی کوردستان بنێرم. بەڕاستی پرسیار زۆر دەکرێت کە بۆچی پارتی وێکێتی ڕێناکەون لەگەڵ عێراق، بۆچی نەوت ڕادەست ناکەن، هەر جاری و بە بیانوویەک کێشە بۆ ڕێکەوتنەکان دروست دەبێت، داهاتی نانەوتی ڕادەست ناکەن. ئەمە لە کاتێکدایە بە هەزارەها تەنکەر نەوت بە قاچاق دەفرۆشێت، داهاتی ناوخۆ هەیە، بەڵام خەزێنەی وەزارەتی دارایی سفرە، یاخود وەکو خۆیان دەڵێن لە کۆبوونەوەی پێشووترا گوتیان تەنها 160 ملیارد دیناری تێدایە، کە ئەمە لە کاتێکدایە نە هەرێم دەتوانێت موچەی موچەخۆران بدا، ئەو نزیک دەبینەوە لە 3 ماڵ، نە لەگەڵ بەغداشدا ڕێ دەکەوێت بۆ ئەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. بۆ ئەگەر خۆتان دەزانن لە دوێنێ شەو ئەمڕۆ جۆرێک لە دەنگە ناڕازیەکان ینی دەبیسترێت یا دێنە سەر شەقام بۆ خۆپشاندانیان کردووە لەسەر بێکارەبایی یاخود موچە دەستگیر کراون، لیان دراوە، تەنانەت دوێنە شەو هاوڵاتیەک لە دەڤەری ڕاپەڕین گیانی لەدەستداوە یا کوژراوە بە دەستی کەسێکی چەکدار. من هەموو ئەمانە دەکەم بە پرسیار بۆ میوانەکەم کەوی زۆر بەڕێز دکتۆر عەزیز ڕەوفە، مامۆستای زانکۆ و نووسەر کە بە خۆشحاڵیەوە میوانی زوومە. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس دەکەم کاک سامان. ئەگەر پرسیارەکە راو بە سادەیی کەم بۆی بچینە ناو پرسیاری کە بۆچی هەرێم و بەغدا گەیشتونەتە مریشکە ڕەشە و ڕێناکەون، دۆخی خەڵکیش جەنابەت باش دەزانی کە چەندە خراپە. هاوڕێجان ئەگەر قسەیەکی جیاواز لەسەرم دۆخە بکەین، من پێم وایە حکومڕانیەکی خراپ لە هەولێر و حکومڕانیەکی خراپتر لە بەغدا حکوم دەکات. ئەو فۆرمەی کە ئێستا ئیشی لەسەر دەکرێت دەسەڵاتێکی مافیایی نەوتیە، هەم لە هەولێر و هەم لە بەغدا. ئەم دوو هێزە تەواوکەری یەکترین، هەر کاتێ بیانوێ ڕێکەون، هەر کاتێ بیانوێ. بۆچی ینی بەغا بەسی تۆ بەیرەوە؟ یەک شتە پاکێجەکەیان یەک شتە ئەژنا ئەزانی خۆی بە دەرەجەی یەک. ئەگەر من مەبەستت ئەوە بێ لە کوردستانی عێراق بەرپرسی یەکەم سڵتەی سیاسیە لە کوردستانی عێراق بەرپرسان. لەبەرچی لەبەرەوەی تۆ لە 2017 ڕێفراندۆمت کردووە ئەگەر ئەزای فەرمو ئەوستا بکشێەوە و ئێستا باشترین کاتە وانە داهاتەکانی خۆت و ناوخۆ و گومرگەکان سەرکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و منت بە بەغا نەبێت وانە. خاڵی دووەمیشان بەغدا ئەزانێ کە ئەمە ئازاردانی خەڵکی کوردستانە، وایە ئازاردانی خەڵکە و بۆچی لەسەر حیسابی موچەخۆران ئەمە دەکەی. ئێستا بەغدا ناتوانێت یاسایەک دەرکا بۆ حیزبەکانی کوردستان پارتی وێچێتی ئەی چۆن یاسایان دەرکرد لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم و کۆمەڵی یاسایان دەرکرد، ناتوانێت ئەم نەوتەی کە ئێستا ئەدرێ فشارێ بخاتە سەر. لەبەرەوە ئەم دوانە تەواوکەری یەکترین، چ دەسەڵات لە بەغدا و چ دەسەڵات لە کوردستان. بەڕاست ئەخە بەرژەوەندیەکەت چییە لە نێوانێ؟ بەرژەوەندیەکەی تەواوکەری یەکترین، یعنی تۆ جارێ ببینە لە کوردستانی عێراق لە هاوپەیمانی مادیە بێگومان، یعنی ئێستا بۆ بەغدا نازانێت ئێستا لە کوردستانی عێراق چیە فرۆشێ و چی نافرۆشێ، نازانێت نەوتەکە چۆنە فرۆشێ، نازانێت گومرگی ئیبراهیم خەلیل و گومرگەکانی تر چەندێکە، ئەی چۆن بێدەنگە لە ئەم هەموو داهاتە ناوخۆیە. ئەمان تەواوکەری یەکترین لە کاتی هەڵبژاردن و حملەی ئینتیخابیشە کە مانگی 11 ئەیبینین ئەمانە ئەسنەوە سەر مێزین دانیشتن. ئەو سوودانی کە ئێستا ئەمان دژین خۆیان هەڵیان بژاردووە. هاوڕێ عەزیز، ئەنجا پۆست هەیە لە بەغدا، جێگری سەرۆک وەزیران پارتیە، سەرۆک کۆماریەکێتیە، وانیا هەموو پۆستەی لێ ئەمانە بۆ دەنگ ناکەن. ینی ئێمە قسەکردنی من و تۆ ینی پرسیارەکەین ئێمە لەسەرم دۆخەیان پرسیارەکەین دەنگێکی گەورە لەم وڵاتەیە دروست بووە. ێ باشە نوێنەرانە چێکن لە بەغدا؟ سەرۆک کۆمار بەم تەمەنەوە دانیشتووی لە بەغا چێکەی؟ ئەگەر ئەزانی گەیشتۆتە بنبەست وەرە و بکشێرەوە با بۆ خۆمان نانێ هەبێ پێکەوە دەیخۆین، نانێکیش نەبێ با هەمومان برسی بینوتەوە، وایە. بەڵام لە کوردستانی عێراق مافیەگەرەکە گەیشتۆتە ئاستی ئێمە زانین خەڵکی کوردستان باجەکەیەدا، خەڵکی کوردستان باجی ئەم نەهامەتیادا لە کوردستان. بە بۆچوونی جەنابەت کاک دکتۆر
ینی ئەم کێشەیەکی سیاسیە یا هوەری و ئیداریە لە نێوان بەغدا و هەولێرە. ئەزانی بەدەرەجی یەک ئێستا من نازانم کێشەکە سیاسی یا هوەری ئەوەندە دەزانم شتێکی ئێمە باجەکەی دەین شتێکی ئێمە نەزانم ئەمانە لەسەر مێز کۆ بنەوە. ئەزانی من چۆن نتوانم تەفسیر بۆ شتێ بکەم لە کوردستانی عێراق پارتی خۆی سوودانی هەڵبژاردەوە و کابینەکەیان هەڵبژاردووە یەکێتی و پارتی بەشداریان کردو بۆ ڕوون نییە ینی لە کاتێکە سوودانی ئەڵێ تۆ مەلەفی نەوتم ڕادەستکە لە سەدا پەنجای داهاتی نانەوتیم بەرێ من موچە بجە بۆ نێرە دروست بۆ نایکەن لەبەر ئەوەی ئەو مەسڵحەتیشی گەوریان هەیە پارتی نەوتەکە تەسلیم کا پارتی بێچێتی نەوت تەسلیم کردن و داهات تەسلیم کردن چیان ماوە بێچێتی پارتی هیچ زەماوەریشان لەم کۆمەلگایان نەماوە زانەری پارتی دموکراتیکستان ئەوەتە گەیشتە ئەم دوێنێ و لەم ڕۆت چی هەرایە لەناو منتیقەی جەردەسەڵاتی پارتیە ئەوەی بەڵتەچیەکانێتی ئەو پارەیە بۆ بەڵتەچیەکان سەرفەکەن کە بە بەرچاوی کامێرەکانەوە ئینسان دەکوژێ لەبەرەوە دڵنیا بە تەسلیمی ناکا و دڵنیا بە تەسلیمیشیکا گومرگی هەیە داهاتیشی ئیجگار گەورەی هەیە و ئەو دۆخە بەو شێوامێنێت و کەیبینی لەبەرەوە کوردستانی عێراق ئەی باشە چۆن تەحملی تووڕەبوونی خەڵکەکە خۆ خەڵکیش تاکەی توانای مانەوەی هەیە بە گیرفان بەتاڵی و برسێتی دۆخەکە هاوڕێ ئازیز دۆخێکی زۆر خراپە لە ئێستاە خەڵکی کوردستان گەیشتە بنبەستیان لە ئێستاە من خەمی ئەوەم نییە خەمی ئەومە شتێک نییە ئێستا شتێک نەماوە لە کوردستانی عێراق بەناوی موسسات لە دائیرە نەماوە هیچ نەماوە من بایکۆتە خۆکووا شتێک نەماوە لە کوردستانی عێراق ڕەبتی ئەمانە بە خەڵکی کوردستان تەنها موچەیەک بۆ لە بەغاوە هاتوو تەوزیعیان کردووە ئەمەش ئێستا نەماوە کەواتە لە ئێستاە لە هەرێمی کوردستانە تاکە شتێکەوەی کەسێ نییە فوی لێ بکات نەوەڵی هیچ نەماوە سڵتەی سیاسی بۆ ئۆپۆزیسیۆنمان نەماوە هێزێک نیە پێشنگایەتی خەڵکی کوردستان بکە بۆچی ینی من ویستەمەرە و پرسیاژ لە جەنا بکەم ئەم فووە دەبێ ئۆپۆسیۆن بکایە ئەو هێزانەی کە لە دەروی پارتیۆکێتین بۆچی ئەوانیش بێدەنگن چێنە هێزانی لە دەروی پارتین یەکێتی و پارتی شتێکیان کردووە پێوترە سیستەمی حکومڕانی باش خراپترین شتێ ئەمان کردیانە بریتە لە دروستکردنی ئۆپۆزیسیۆنی ساختە بۆ پێ دوای هاوڕێ ئازیز ئەو هەڵبژارنی کە کرا پێشتر دیزاین نەکرابوو کورسەکان لە بینی هێزەکانی دەروی دەنگی خۆمانە و تەنانە من دوێ کادرێکی پارتی لێرە بۆڵێ ئێمە نزیکەی ملیۆنە دەنگمانێنا و شەرعێتمانێ یەکەم لە حزب پارتی دموکراتی کوردستان ناڕازی بوو لەو هەڵبژاردنە وتی ئەوە دیزاین کراوە لایەن ئێرانەوە دوای کە ڕێکەوتن لەسەر کورسەکان ڕازی بوو هاوڕێ ئازیزم ئەوانەی دەرەوەی یەکێتی پارتیش پرسیاری ئەوە لێکردن بۆچی لە دەرەوەی یەکێتی پارتی خەڵق قبوڵێکە لە دەرەوەی یەکێتی پارتی کۆمەڵی دوکانی سیاسیت هەیە ئەم دوکانە سیاسیانە کاکە هێز هەیە لە دەرەوەی یەکێتی پارتی 15 کورسی هەیە 15 زەربی 200,000 کاتە 300,000 دەنگ 50,000 کەسی بێنێتە سەر ئەم جادەیە نیە یەکێتی پارتی خۆیان ڕاکەن ئەخدەیە دکتۆ بەڵام دەستگیرەکە نییە جەماوەر نییە من نایبینم ئەی باش ئەمانەی کەیانە دەستگیرەکرێن یا ئەمەکە دوێنێ بۆ نمونە هاوڵاتیە گیانی لە دەستیاوە هەموو ناڕزای و خۆپشاندانێگەر پێشنگایەتی هەبێت چێ کوژن یەکێ دوان سیانە کوژن بەرپرسێکی ئۆپۆزیسیۆن بێنن و بێتە سەرجادە ئۆپۆزیسیۆنی کوردی هەمووی خەریکی داهاتە خەریکی ئیمکانە خەریکی ژنی جوانە لەگەڵ ئەو ڕێی ئەڵێ ئێمە نامانەوێ بۆ نمونە بە سیاسی بکەین یا بۆ نمونە ئەم ئێسا من دوێنێ گوێم لە بەڕێز پێرێ بوو شاس عەبدوڵواحید گەروتی بۆ نمونە من نامەوێت کە نزیکی هەڵبژاردنین وەکو حەملەی هەڵبژاردن تەماشاکرێ من خۆپشاندان دروستکەین یا بڕۆمە ناو خۆپشاندان بڵێنەوە لەبەر هەڵمەتی هەڵبژاردن ئەماکە بۆ نمونە من 2 ساڵ پێش ئێستا داوام کردو بە هەڵبژاردن من وێنەکانی بۆ جەنابە دووار ڕوونەکەمەوە ئایا ئەمە دروستە لە ڕووی کاری سیاسی ئۆپۆزیسیۆنی ئەو ئۆپۆزیسیۆنە ساختەی جەنابەت باسیەکەی بە قەد وڵاتی قەتەر عەرزەی دراوەتێ ملیۆنان دۆلار پارەی خەڵکی کوردستانی خواردووە کەسیش ئامادە نییە دەستگیری کە 300-400 داوای هەیە لە دادگای سلێمانی قوبات تاڵبانی هەمووی ڕاگرتووە ئەمە قسانە چیە هاوڕێ ئازیز خۆپشاندە ئەوەی کە پێی وابێ بە هەڵبژاردن سیستەمی حکومڕانی ئەگۆڕێ ئەبێ نەخۆشخانەی دەرونی پیشاندەی بڵێ ئەو نەخۆشخانەی دەرونی بڕۆ بوێ لە کوردستانی عێراق ئەمانە دەستکردی خۆیانن شتێکمان بەناوی ئۆپۆزیسیۆن نییە دوسێ هێزمانێ باشە هێزانە پرسیارێکی تر هەیە جیاوازنیوانم هێزە ئۆپۆزیسیۆنان چێ بۆ بێکەوە بە یەکدیزان نابەزن ئەگەر ڕاستەکەن ئەگەر دوکانی سیاسی بۆ ڕێ ناکەون لەسەر بەڕاستی من بزەبت لە خۆیانم پرسی تەنانەت لەسەر سەرۆکی لیست و ناوی قەوارەکە ینی لەسەر ئەمە ڕێنەکەوتن سەرۆکی لیست و ناوی قەوارە ینی ئەزمموی هەرێمی کوردستان بخیتە مەترسیەوە تەنها لەبەرەوەی لە سەرۆکی لیست ئەمە ئیشکالە گەورەکەیە من پێم وایە حیزبە بێ لە فلان شار لەکەواتەوەی ئێمە جیاوازی چییە لە نێوان پارتی و ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە ئەوانیش خۆ ئێستا کێشیان لەسەر پۆست و دابەشکردنی پۆستە ڕێناکەون کابینەی دەپێک بێنن وڵی هەوڕێ من ئەمێ شتەکان بگەێنم زاری سەرباران مەکەیت ڕێگەم لە کوردستانی عێراق کۆمەڵی هێزی سیاسیمان هەیە مێنتاڵیتیان لە یەکێتی و پارتی جیاواز نییە
دوانیان هێزی ئیسلامین ئەمانە ئۆپۆزیسیۆنی کۆمەڵگەن ئۆپۆزیسیۆنی سیاسی نین خۆپیشاندان بۆ محەممەد مورسی و بۆ نازانم غەزە ئەکەن ئامادەن ئەوە خەڵکی کوردستان وا لە برسا مرێبزان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی چیەکەن هیچەکەن هیچ ناکەن ماوەتەوە کۆمەڵی هێزی سیاسی ئەم هێزە سیاسیانە ڕۆژێ لە ڕۆژان ئامادەنین بەرگری لە خەڵکی کوردستان بکەن هاوڕێ ئازیز تۆ وتت ئەمە نامانوێت بە سیاسی بکەن چۆن نەبێت خۆپیشاندان بە سیاسیە قزەیەکی سیاسیە ئەندامەکان لەکوێیە کامێرەیەکت پێ من ئێستا حالن کەس خۆپیشاندان ناکەم بچم خۆپیشاندان بکەم لەگەڵ جەنابتە هێزەکەی هێنێ و کامێرەکەی هێنێ و ئەندام پەرلەمانەکان هێنێ و گەورەیەکە ئەڵێ لێڵایی دروست دەکەن ئەمی هێزانەی دەروی یەکێتی پارتی لێڵێکن دۆخەکەمان بۆ لێڵەکەن بە کوتی مخسەری حەزەکەم یەک خاڵ بگەێنم خاڵی یەکەم ئەوەیە سوڵتەی سیاسی چاکسازی ناکە ئەمە یەکێتی و پارتی دوایین تیری خۆیانە و ئاوا حکم دەکەن کە یان بینی بەڵتەچیشیان هەیە ئەشت کوژێ و لێشت ئەدا پێم وایە ئەوەی لە ئۆپۆزیسیۆن لە کوردستانی عێراقا بێوێ ڕخنە لە یەکێتی پارتی بگرێ و ئەکتی سیاسی نەکە کاسبی بە هەڵبژاردنەوەکە سەرۆکی قەوارەمان هەیە لە 2013 پەرلەمانتارە حاسیبەکە دەربێنە بای چەند بەس با 1 میلیارد بەس معاشی وەرگرتووە ئێستا خۆی هەڵبژاردەوە بۆ بەخە کاکە پەرلەمانەکە هێزە تازەکەی تریشمان لە سلێمانی بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە پیاوە نێرێ بۆ بە بەغدا ژنەکەی نێرێ بۆ هەولێر ئەنجام جارە ژنەکەی نێرێ بۆ بەغدا پیاوەکەی نێرێ کاکەم دیارێزیارێک گاڵتە جاڕیە چی بە ناوی پەرلەمانەوە ئەوەی پێی وابێ بە ناوی هەڵبژاردنەوە دنیای ئێمە دەستکاری کرێ ئەبێ نەخۆشخانەی دەرونی پیشان بێ هێزە سیاسەکانی ئێمە کۆمەڵێک دوکانی سیاسین خەریکی پارن خەریکی کاسبین خەریکی ژنی جوانن خەریکی ئیمکانن هەر کەس ئەم عزیزێکە تۆی بینی ڕخنەی کرد لە دەسەڵات و خۆی هەڵبژارد بە تەمای شتیترە بە تەمای ئەوەیە لە ڕێی پەرلەمانەوە چی بکە دەستی بگا بە پارە دەستی بگا بە ئیمکان دەستی بگا بە پۆست دەستی بگا بە ئەوەی کەسە ئەیبینی چیانە بەشیشان خێزانەکانیان تێکسووە خەریکی ژنن ناویان بێنم هەز ناکەم ناوی کەسێن بێنم هاوڕێ عەزیز ئەمانە کۆمەڵێک سەرۆکی ئۆپۆزیسیۆنمان هەیە 4 ژنی هەیە وەڵی من 4 ژنم هەیە یەک خۆپیشاندان ناکەم لە وڵات هاوڕێ عەزیز 70 ساڵە ژنی 20 ساڵی هەیە هاوڕێ عەزیز ئەمە نوکتەیە لە کوردستانی عێراقا پشت بەم کۆمەڵە هێزە دوکانە سیاسیە بەستی لە کوردستانی عێراق بە بنگبەست گەیشتووە هەرێمی کوردستان من زانی خەمیچیم هەیە هاوڕێ عەزیز ئەمە بێتە ئاژاوی سیاسی ئەزانی کەس نەبێ پێشەوایی بکە ئەوەتە لە بینیمان لە باڵەکایەتی و لە منتیقەوە شەهید ئەی کوا پێشەنجی ئەم خەڵکە ئەی منتیقە ئەمە بەرەو چۆچیە ئەو عشیرەتەکان دێن ئەوەتە خەریکە دەنگەدەنگی عشیرەت دروستە بێ گروپ دروستە بێ وا لێدێ شتێک نییە پێشەنگایەتی بکە ئەخدە قسەکە لەسەر ئەمەیە کە تۆ پێشەنگایەتی نەکات بۆ نمونە ئەم خەڵکیش ینی گەشتۆتە بنبەست ینی نازانێت چی بکە گەشتۆتە بیناقاقەی بەڵێ باش ینی ئەی چی بکات ینی بەدەست هەم ئۆپۆزیسیۆن و هەم دەسەڵات چارەنووسی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەیە ئێمە لە وڵاتێکدا ئاژین حکومت تۆڵی بڕۆشم باڵبژاردن نییە من هەر سنووری دەنگدانی من پێم وایە ئەوەی بڕواشی پێ بلم لە حەزەیە چونکە بەشێک لە هێزەکانەڵێ ئەمە تاقی بکەنەوە واز لە پارتیگەتی بێن و ئەمە نەتیجەی دەنگدانی خۆتان ێساوە عەزا بەدرێن و چی ئەبیان یەکێتی پارتی بەهەڵبژاردن ڕۆن ئێوە خۆپیشاندانێکی لەسەر کارەبالێت قبوڵ ناکات هاوڕێ ئازیز 2015 مان بیرە پۆلیسێک نەیتوانی پەرلەمان داخە دەرگای پەرلەمانەکەی دانەخست کاک یوسفی نەناردەوە بۆ سلێمانی نەشیان توانی خۆپیشاندانێ بکەن 25 کورسیە بوو ئەیخەوە ئاوە لیاڵەکە گۆڕان دروستی کرد شتێک هەیە پێوترێ ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئۆپۆزیسیۆنی میدیایی ئەم دوو چەمکە ئەبێ لابێ ئۆپۆزیسیۆنی میدیایی ئەوەی بەس قسە بکەی سەرۆکی قەوارەمان هەیە ڕۆژی سێ مقابلەکە مقابلەش نەکەن ناو سیارەکەیان لایڤەکە بابەجان لایڤ مەکە ئێمە زانیت چی ڕۆدا تۆ ئەگەر ئازایی جورئەتت هەیە 4 کورسی و 5 کورسیت هەیە وەرە لەگەڵمان بزانێت چی بکەیت چەند جار محاولەمان کرد 2018 هێزانە پێکەوە بێن قەوارەیەک دروستکەن بلۆکێکی سیاسی دروستکەن پێکەوە دەنگی خۆیان دلێرکەن پێشەوایەتی خەڵکی کوردستان بکەن ئەم برادرانە هیچیان ئامادەنین ئەمەکەن لەبەرەوەی دوکانی سیاسین حاسیبەکە دەبێنم 1 میلیارد بەس معاشیان وەرگرتووە من نەزانم خەریکی ژیانن خەریکی ئەمانە یەکێتی و پارتی لە ژێرە و دروستی کردون بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کاکەم لە خەڵکی کوردستان قەناعەت نەکا بەم هێزانی دەرەوەی دەسەڵات ئێستا دۆخێکی ئیزگار خراپمان هەیە یەک پەرلەمانتاری هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئامادە نەبوون دەست لە کار بکشێنەوە ئەگەر سودانی خراپە ئەم پەرلەمانتارانە بۆ ناکشێنەوە ئەگەر باشە بۆ نای بەسەراحەت بڵێ خەتایەکی پارتیە ئەم یاریکردنەی تۆ ئیبینی یاریکردنێکی ترسناکە لەبەرەوە بە بڕوای من ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی کوڵاندایە ئەم دۆخە پێویستی بە بەڕێبەرایەتیکردن هەیە پێویستە بە بیرکردنەوە هەیە پێویستی بە عەقلانیتکردن هەیە پێویستی بە کەسانێکی ساختە نییە پێشەوایەتی بکەن کە بە ناوی ئەمان پێشەوایەتی هەر ناکەن تاکید بە هیچ تا ئێوارە خەڵک بکوژێ یەک کەسە نایێت ئەوەسەری کە برادرانی ئۆپۆزیسیۆن و بەناو ئۆپۆزیسیۆن کەسیان ئامادەن بێن قسەیە بکەن لە دوێنێ وێ کەسیان قسەیان نەکردووە تاکە قسەیانەوەی دەنگمان بنێ ئێمە چینە هەڵبژاردن فەرمەوە دەنگماندا بێتەوە چیتە هەڵبژاردن یعنی ئەگەر 100 کورسیش بێنی دەری کاک مەلا بەختیار وتی 200 کورسیش بێنی یەکێتی پارتی کورسیەکان تەسلیمەکە یعنی دەسەڵاتەکە تەسلیمەکە ئەمە چی کارە ساتە ئۆپۆزیسیۆن و بزەتەوەی گۆڕان 25 کورسی هەبوو هێزەکانی تریش دوان تقریبا نزیکی 45 کورسی کرا هیچیان پێ نەکرا هاوڕێ عەزیز دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر نائاساییە یەکەمیان ئەناڵێنە بەدەست 200 دەسەڵاتەوە هەرگیز ئەگەر سیارەکانی سەرۆشی یەکێتی بینی بێت بێتن بۆ لای ئەڵی باشە ئەمە دەبێ هی سیارەی وڵاتێ بێ خەڵک برسی بێ
کە هاوڕێ عزیز ئەم لێ شاوە سیارەیە ئەمانە ئەسڵەن بەیانیشان دەکرد ئەو وێنەکەی تۆ ئیبینی بەیانیشان دەکرد گاڵتەجاڕیە هاوڕێ عزیز ئەڵێ ئێمە بەرسوورین لەسەر چی خەڵک وەمزانی ئەتوانی تۆ بڕیارێکی جدی بێ خەڵکی کوردستان ئێستا برسیە لە دۆخێکی خراپایە ئەمانە هیچیان بڕیاران پێ نادرێت بەردەوامە بن لەسەر ئەم دۆخی خۆیان و فێری و بەڵتەچی خۆشیان هەیە بندیواری خۆیان دروست کردووە سەدەهان هەزار بندیواریان هەیە ئەمانە شەڕیان بۆکەن وەکەوەی دوێنێ بینیمان مدیر ئاساییشە تەقە لە هاوڵاتێکەکە شەهیدێکە و کەسیش قسە ناکەوە هیچ تێشپەڕی بەسەریان لەبەرەوە هاوڕێ عزیز ئەمە خاڵی یەکەم دەسەڵاتە خاڵی دووەم هێزی ئۆپۆزیسیۆنە بەناو ئۆپۆزیسیۆنە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانە زۆر ترسناکردن لە یەکێتی پارتی حکم بگرنە دەست ئەبێ لەو بەردەکی سەرای خۆپیشاندەرگی بڵێ یەکێتی پارتی وەرنەوە ئەمە ترسناکن هەندێکیان ئەمەنە فاشین هەندێکیان ئەمەنە تیرۆریست و کۆنە پارێزن هەندێکیان بەس خەریکی ژیان و خەریکی ژن و خەریکی ماڵ و خەریکی پارە و خەریکی داهاتن ئەمانە هیچیان نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن 2000 چی ڕەنگە سەر پرسیارەکە جەنابەت بکەیت ئەمە پرسیارەکەی 2000 خەڵکی کوردستان تۆ لە دۆخێکدای ومێدی خۆت لەسەر ئۆپۆزیسیۆنی ساختە هەڵمەچنە باشە یعنی تۆ سبینی هەڵبژاردنە مەسۆرەوە کال لێ ئەەکەم واز دەم هەڵبژاردنە بێنە دکتۆ خۆ پارتی وشێ تێر دەرەچنەوە یعنی تۆ سێریکە 63 کورسی تێ لە عێراقا بەڵێ سێ بازنی هەڵبژاردنت هەیە هەرێمی کوردستان تۆ ئەڕۆی یا ناڕۆی تۆ ئەم کورسیارە بی من نازانم بەس من ینی لێرە بەڕاستی من کە بە هاوڵاتیە منی هاوڵاتی ئەبێت چی بکەم باشە ینی پارتی وێکێتی من نەچمەسە سودوقی دێکدا ئەمە ئۆپۆزیسیۆنەکەتە ئەمە دۆخی پارتی وێکێتیە ئەی خەڵکی دیرە بێت چی بکە دووشت کۆتایی هاتووە لە کوردستانە خاڵی یەکەمان خەباتی پەرلەمانی لەبەرەوەی ئەمان ئێمە تاقیمان کردەوە هاوڕێ عزیزمە حەزەکەی دووبارەیەکەمەوە ئەڵێم پارتی دیموکراتی کوردستان دەرگای پەرلەمانەکەت بەسەرا داخە گە 100 کورسیش دەبێت پرسیارەکە ئەوەیە تا ئێستا خەباتی مەدەنی لە کوردستانی عێراق ڕووی نەداوە من ئەو شتم نووسی خەڵکێکی زۆر لە خوارەوە قسە باوی نەماوە سەردەمی چەکە هاوڕێ عزیز تۆ تااقەتنی لە ماڵەکەت بێتە دەرەوە خۆپیشاندانێ بکەیت ئەمڕۆ لێرە مامۆستایان گیراوە چێ بەرگری لێ کردووە خەمی گشتی نەماوە هاوڕێ عزیز ئۆپۆزیسیۆنی ئێمە ئاوێکە بزوتنەوەی گۆڕان ڕشتوێتی 30 دانە ساڵێت لەبێ باجی ئەمە بین قسەی زلی و قسەی گەورەی بێکردار ئەو وەزیرەکانی گۆڕانە لەناو حکومەتی هێرێمە سەیری کە خراپترین وەزیرەکانی گۆڕانن قسەمان کرد هاوڕێ عزیز قسەمان نەکرد بەکردار لەبەر ئەوە تا قسە نەکەی بەکردداری سیاسی بیکەی بە ئەکتی سیاسی ئەم دۆخە دروست دەبێت خاڵی دووەم هەچی بازاری سلێمانی هێنە بازار ماوە نەهیز ماوە ئێستا هاوڕێکم پێشەوە پێوتم وتی یەکێک جوانترین کردەی مەدەنیەوە تۆ دوکانەکان داخی ڕاستەکە تۆ ستۆپی پێکەم ئەمە یەک دومیان من باسی هێزی ئۆپۆزیسیۆنم کرد ئۆپۆزیسیۆنێ 15 کورسیم هەیە کاکە 300,000 دانکە 15 کورسی ئەگەر ڕاست بێت تەمان ڕاست نیە ها دیزاین کراوە بە ئەم نێنێت پێ نەڵم کە چۆن لێرە کۆبوونەتەوە هەموو هێزەکان و 2 کورسی بۆ تۆ 4 بۆ تۆ 15 بۆ تۆ ئەمومان ئەزانین چۆن کراویشە و ئۆپۆزیسیۆنیش ئەزانێ ئەمە لە خەڵکی شارێتەوە ئەژینا دیزاین کرابوو هەڵبژاردنەکە هەڵبژاردننی دیزاین کراوە چۆن بسم بۆ دەنگدان یعنی ئەم عزیزە هانە بسم بۆ هەڵبژاردن دەنگدەم بەشێ کە دیزاین کراوە کە پێشتر من نەمزانی چێ دەرەچێ هاوڕێ عزیز 300,000 دەنگت هەبێ تۆ ناتوانانی لە سلێمانیە 50,000 کەسی بینتە دەسەردادا لەکەیەوە من لە 2004 منی مامۆستا خۆپیشاندانەکەی تا ئێستا نەگەیشتە 1000 کەس 48,000 بەس مامۆستا لەم شارەیە هەیە 200-300,000 بەس مۆزەف هەیە هەمووی لە ماڵەوە دانیشتۆ نیوە موچە وەرەگرێ موچەکەی وەرەگرێ کاسبێتەکە لەگەڵ بوو خوانەیدا و دەنگ ناکەن بەشێکشی دابەش بۆ بەسەر بنەماڵەکانە بەشێکی پیاوی حیزبە بەشێکی ناو کۆمپانیایە پەرپەر بووینە ئەم دابەشبوونە وای لێ کردوینە نەتوانین خەمی گشتیمان هەبێت باشە هاوڵاتێک لە منطقەی باڵەکاتی شەید بۆ دوێنێ باشە وڵی ئەبوو هەچی هێز هەیە ئەبوو هەمومان نییە ستۆپ بکەین ستۆپ کاکە ئەتکوژێ بە ئاشکرا بە ئەتکوژێ ئەو کوشتنە سبینێ سامانی شەگرێتەوە عزیز شەگرێتەوە کەسیش دەنگ ناکە لەبەر ئەوە لە دۆخی بەم شێوەیە خەباتی مەدەنی جەماوەری گرنگ هەیە ئەم هێزانی ئۆپۆزیسیۆن ئەڵێ تۆ دانیشە لە ماڵەکەی خۆت 4 ساڵ جارێ دەنگم بەرێ من پاتاڵێک نێرم بۆ بەغا ئەنج ژنەکەی نێرم بۆ بەغا ئەنج بە خۆیان سەرخەریکی سەرۆت و سامان بن خەریکی کۆمپانیەکانم بن خەریکی پارە بم خەریکی داهات بم لە بژێرەوە دەست سەر بە یەکێتی پارتی بم یەکێتی پارتی بە سینارۆ دەستگیرم کەن و بە سینارۆی هانم بن ئەم یاریانە خەڵک تااقەتی نەماوە ئەم قسانەیە کە قسەی خەڵکی کوردستانە دوای خەڵک پێڵێ ئەنج بزانە کە خەڵکەڵێ وڵای کاکە عزیز دەست خۆش بێ چونکە من ئومێدی ساختە دروست ناکەم خەڵکی کوردستان ئومێدی ساختە کارەسات من بە تۆ بڵێم بڕۆ بۆ هەڵبژاردن بڕۆ بۆ دەنگدان چێ هەڵبژێرێ تۆ ئەوانێت و خوای ئەوانی ئۆپۆزیسیۆن ئێستا کۆمەڵە ناو لە خەیاڵەیە وەڵاهی بەشوانی ناگری بەشوان منطق نییە تۆ داینیش ئەمە نوێنەرایی تۆ بکە لە بەختا نوێنەرایەتیش ناکە دەنگە دروستەکەن کامێرەکەی بڵاوکاتەوە و کۆمەڵی قساکات و ئەڵێوڵە ماشەڵڵا فڵان کەس پاڵەوانە ئەم پاڵەوان بازیە کۆتایی هاتووە باشە پارتی وێکێتی ینی ئەبوایە پاداشتی دەنگدەرەکانیان بکردایەتەوە لە دوای هەڵبژاردن کە دەنگیان زیادی کردو بەحسان ئەکرێ بەم جۆرە مامەڵە لەگەڵ ینی خەڵکی خۆی و موچە خۆری خۆی بکە منیش لە جێ یەکێتی پارتی بم 3 مانگ موچە نەدەم کەسیز نەکا وڵی 4 مانگیش نایدەم
هاوڕێ ئازیز ئێمە ئەمە کاتە ئەوەی کە ئێمە جارێت تێرین پارێکی خەزنکراومانەیە یا ئێمە بەرامبەر بە دەسەڵات بێدەنگ و ناوێرین تەنها ئەمە نیە گەیشتە ئاستی کارەبا بڕین گەیشتە ئاستی قەرزکردن گەیشتە خەڵکی نەخۆشی هەیە بازاڕەکان دوکانیان نەماوە ماڵی برا عەرەبە چاوڕۆژەکانمان ئاوا بێدێن بۆ ئێرە ژنا بازار نەماوە هاوڕێ عەزیز ئاوا بڕوا وردە وردە دۆخەکە بەرەو خراپترە چێ بەرەو تەقینەوەی خراپترە چێ ئەم برادرانە فریای دۆخەکە نەکەون ئەتەقێتەوە بەڵام ئەمان ئەیانەوە یا خۆیان حکومەکەن یا بیتەقێنەوە یا شۆڕشم پێکرد یا پێم تێک نادرێت ساڵی 75 ئەوایان وتووە ئێستا ئەڵێ یا حکوم دەکەم یان سبینە سوار پیارابێ و ئەڕوا ئەمە یەک دومیان وڵی هاوڕێ ئازیز من هیچ مەسجێکم بۆ یەکێتی پارتی نییە کۆمەڵێ مناڵی سیاسی سێدانە مانگ لە هەرێمی کوردستانە موچە نەدرێت و قەلق نەبن وڵی ئەمە نەخۆش ناوڕێ تۆ بڕات بەوە هەیە کە داهاتی نەبێ هەرێمی کوردستان چۆن داهاتی نیە ئەڵێ ئێمە داهاتی بەس داهاتیمونە سفرە و گومرگ چۆن بەشی هەر پێداویستی هاوڕێ ئازیز تۆ ئێستا هیچ وەزارەتەکانەکە هیچ نە هاوڕێ تۆ بەس ئۆتۆمبیلەکەت بەرە بەس غرامی ئۆتۆمبیلەکەت بە کارمەندانی مرور ئێڵێ وڵات چۆن بەڕێوە باشە هاوڕێ ئازیز کوا بەڕێوە چۆی ماوە هاوڕێ ئازیز چۆی ماوە چۆ ماوە چۆی بەڕێوە بچێ چۆ بچێت خزمەتگوزاری نییە موچەشن نییە بازاڕە دوێرانە هەموو شتێک دوێران بۆتر چۆ بەڕێوە بچێ والله دەردی ئەحمەد جوڵاوتی دوای سەعات چوار دوو حکومەتی وات بەڕێوە بەم ئەم عەزیزە شوی بەڕێوە بەری خۆ هیچ نەماوە تا بەڕێوی بەری لەبەرەوە لە دۆخێکی خراپی ئاڵۆزاژین لە دۆخێک کاژین خەڵکی کوردستان تاکە یەک هینی هەیە ئەو یەکە ئومێدی بە کەسی تر نەماوە بۆ 2009 خەڵک ئامادە بوو نان بڕاو کرێ لەبەرەوەی ئومێدی هەبوو ئێستا خەڵک ئومێدی نەماوە ئێستاڵی خەڵکەڵی خۆپشاندانیش کۆمەکەوانی حەفدی شوبات ئەمانە ناینی بکەن ها ئەمانە خۆیان حاضر کردووە ئەم ئۆپۆزیسیۆنە ساختەیە وەکو ساڵی 91 خەڵکی کوردستان لە ڕانی خۆپشاندانی کرد و لێرە ناڕزیان کرد بەعسیان دەکرد یەکی تو پارتیمان هێنایەوە وابوو ئەمەش خەڵکی کوردستان ئێستاوە چاوەڕێ ئەمانە ئاواکەن سبین ئامادەنین خۆپشاندانی بکەن کوا چارەسەر پێی فەرموو کوا هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ کۆ نابنەوە فەرموو با چارە ڕێگە چارێکم پیشاندن یا خۆپشاندانە یا ناڕزایی ئەگەر ئازان تون تۆ بڕوات بەو بیانوە هەیە کە دەگوترێت تاوەکو ئێستا بۆ نونە پارتیۆکێتی کە لە دەسەڵاتە ماون هێزی دەرەکی و ئیقلیمی و ئەم دراوسیانە پاڵپشتیان و یانوێ جارە بمێنەوە ناڕوخێن بۆ نمونە لێرە ئێرانە لەولا تورکیایە یا خۆی ئەو دیوەڕاستە پەیوەندی ئەم سوڵتە لێرە بە ئێرانەوە دروستە پەیوەندی هەولێر بە تورکیاوە خەڵک چۆن ناتوانێت بیرڕوخێنێ گەڕوان بەڵام سوڵتەی کۆمەلگە لە شوێژی باشە من پرسیارەکەم یانی تۆ لە کۆمەلگەیەکە 200,000 موچەخۆر و مامۆستات هەبێت نتوانێت داوای مافی خۆی ئەیکوا ئێناڕ ئەی بۆ لە کوردستانی سووریاوانە ئەم هاوڕێیانەمان لە سووریا تورکیا لیانەدا سووریا لیانەدا باشە سوور بەسەرا داخستون حکومڕانی خۆیانەکەن و بۆچێت توانن حکومڕانی بکەن موچە شەدەن لەبەرەوەی ئەم فۆرمە لە حکومڕانی لە کوردستانی عێراقا ئەوە ڕاستە یەکێتی ئێران و تورکیا دەست دەکردن بەڵام خەباتی جەماوەری نەکراوە هاوڕێ عەزیز خەباتی مەدەنی نەکراوە ئەوانیش لەگەڵ گۆڕانکارەکانە خۆیان ناگونجێ بێگو من وایە من هێزم هەبێت لە سلێمانی ئێرانیش حسابم بۆکات تورکیاش حسابم بۆکە بەڵام من دانیشتم لە ماڵەکەی خۆم سێ مانگ موچە نەدرێ و ئۆپۆزیسیۆن لە ماڵەوە دانیشت و خەریکی ئیمکانی خۆیەت و ژیانی خۆیەتی باشە پەرلەمان داخراوە باشە فرم لەکەی و پەرلەمان ئەوە ساڵێکە پەرلەمانی کوردستان حکومەت پێک نەهاتووە یەک پەرلەمان کەس جێژەی نییە کەسی استقالەیەکی نەکرد بڵێ کاکە یانێت کەست بینی محافزی سلێمانی بینی گۆڕان نەبوو خوا قەت شاری سلێمانی بەقەڵی سا تاڵان کراوە ئەی بۆ قبوڵێکە لەبەرەوەی دۆخێکە دروست کرد بۆ قسەی گەورە بۆ قسەی زل بۆ بەتاڵی سیاسی لەبەرەوە ئەم ئاوا بزوتنەوەی گۆڕان ڕشتی کە بریتە لە قسەکردن بریتە لەوەی کە تۆ 5 ساڵ 4 ساڵ لێمان گەڕێ ئێماچینە پەرلەمان ئەو سوارە لادی سواری ترە نێری وڵی دکتۆر من شتێ بۆ من بەڕاستی جێگەی پرسیارە ئەوەی کار جەنابەت باست کرد یعنی ئەوانەیە کە لە ناو دڵی گۆڕان و دروست بوون و پۆستیان وەرگرت بە وەزیری داراییت کە هەموو ئێسا کێشەکە لە وەزارەتی دارایی و کە گوایە هیچی بەدەستنی و هەر نازانە داهاتی نەوچەنە وەکو خۆی کاڵێ ئەمە لێرە پارێزگار و بەڕاستی بۆ ئەم دەسەڵات و ئیمتیازە ئەمەندە شیرینە کە تۆ دەستی لێ نەبێتەوە وازنێنی هەر لەبەر بەژۆندی خە بڵێ کاکە من نایکەم ئەم بەرپرسیاتیم نییە واز لێنم کە لەبەرەوە هیچ دەسەڵاتێکم نییە بۆچی ئەمە نوکتێکی کاک نەشوان بیرکەوتەوە زارێکیان لای کاک نەشوان بووین زۆر زارەوە تازە من دوو حەز ناکەممان شتەیە بیرەما زۆر زار برادران کەسی ئەمری ئەنجا قسەکەن بەڵام ئەوم بنووسین کاتی خۆی کاک نەشوان ماویش بوو نووسیم وتم کاک نەشوان ئەو هاوڕێمە ئەو هاوڕێ بۆ بە وەزیر پێشتر وا نەبوو زۆر پیاوێکی معقول بوو وتی کاک عەزیز ئەزانی قەرسیل چییە وتم بەڵێ ئەو ژیایەکەیە سەوزێکی ناسکە هات دەغڵ و گەنم و جۆ وتی گوێدرێژ کە دەمی لە قەرسیلەکە گیرە بێ بەدار لێرە ناڕوە پێگەی ئێستا ڕێک قسەکەی کاک نەشوان وەزیرەکانی خۆی گرتەوە بەدار لیان لێ ناڕۆن لەبەرەوەی قەرسیلەکەی زۆر سەودە سەوز وازی لێ ناهێنێ لە پەرلەمانەدا 6 ملیۆن دینار وەرەگرێ چی داوە لە چۆن وازە هێنێ ئەمە یەک دومیان بریتیە لە گۆڕان لە قسەیە
من لە 2012 گۆڕان لە قیمەیە بۆ ڕخنەم گوتۆ لە ڕۆژنامەی ئاوێنە پێم وتون کە گۆڕان بریتە لە فکر لە جیهانبینی لە پەروەردە تۆچیتە ئەو گردە وتە ئەی گۆڕم چێ گۆڕی ناگۆڕێ بە قسە ناگۆڕێ ئەبێ بەکردار ئێستا قسانەیە یەکەم خەڵکێک جوێی لێمە ڕەنگە تاقیم کەیتەوە خراپ بم ئەگەر چاو دێدیم نەبێ ڕەنگە تاقیم نەکەیتەوە بکەیتەوە وەزیرێکم هەموو میکانم لە بەردەسابێ وڵادەم لە قەرسیلەکەشی بێ لێش بینەوە لەبەرەوە هاوڕێ ئازیز پرسیارەکە لێرەدا ئەمەیە گۆڕانشی بێفکر بوو بێ معریفە بوو بێ تەنها هەرەوەش وای کرد کە ئێستا بوون بە دوو بەش و دوو بەشەوە حیزبەکە هەر ئەمە بەشێکی ترشی بێ ئومێدکردنە 30 ساعت خەڵکی کوردستان بێ ئومێد بوو هەرکاکەجان پێشەنجی خەڵکی کوین ئەوە وەکو گۆڕان ئێستا من و تۆ بچین خۆپیشاندانەکەن تۆ لە نەکارنیشان باشتر پێکرێ کارنیشان بۆ عەزەمەتی خۆی ویسی پێ نەکرا گۆڕانکاری بەبێ فکر بەبێ جیهانبینی بەبێ فۆرمێکی تر لە سیاست ئەوە دۆخەکەیەتی بەرهەمێنێ بۆیە من بێ ئومێدم لەوەی کە ئەمانە زۆر لە گۆڕان خراپترن وەڵی گۆڕان بەسەر ئەوچانەیە گۆڕان ژووری هەبوو گۆڕان مؤسسەی هەبوو ها کارنیشان زیرەک بوو ئەمانە تر هیچیان نییە نەوەی یەک کەس هەر لای بە بیگرە ئێستا بیگرە هیچ ڕامێنێ هێزەکانی تر بەس لەسەر تەلەڤیزۆن هەر دەنگەکەن قیچەکەن ڕۆژی دوو کۆنگرێ ڕۆژنامە نووسیەکە معقوڵە تۆ لە سلێمانیە یەکێتی بتگرێ دەستگیرت کە ئێوارەکەی بچی لە کەناڵ هەشت مقابلەکەی ئەرێ هاوڕێم تێمگەێنە میاریە چیەکرێ تۆ ئەگەر یەکێتی ئەدگرێ کەناڵ هەشت یەکێتی بۆ بێتێنێ مقابلەکە ئەژبێتی لە کەناڵ هەشتا ئەڵێ وەڵام ئەم دەسەڵاتە توی گرتووە کەناڵەکەشی کەناڵەکەی خۆیەتی هاوڕێ تۆ من نایزانم تۆ تێمگەێنە ئەرێمە چی یاریەکە چۆن یعنی تۆ دەستگیرت ئەکەن بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کەناڵ هەشت دعوەتەکە ئەو شەو بە خۆت بە ئارەزی خۆت قساکەی دژی یەکێتیش ڕوودا و بانگەکە باسی نەوتەکە ڕوودا و بانگەکە ئەم فۆرمە لە ئۆپۆزیسیۆنێکی دەنگە ترسی لە مردن هەیە نازم حەزی لە هینا حەزیان لە قسەکردنە من 2 ساڵە نهاتوو بۆ دووەم جار هاتووە تەلەڤیزیۆن هەر نهاتوومە سەر تەلەڤیزیۆن شتێکی تازەم پێ نەبێ تا ئەم لە حەزێشم پێ شتێکی تازەم پێ نەبێ نام قسە بکەم ئەم فۆرمە لە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئۆپۆزیسیۆنی میدیایی کارەساتی گەورەیە ئەبێ چاوەکانمان بشوین دانیشین بیر بکەینەوە چی ئەتوانین بکەین دەبێت لەسەر خوانێک کۆبینەوە دەبێت بە شێوازێکی تر سەیری ئەم دۆخە بکەین هەڵبژاردننی پەرلەمانی درۆیەکی گەورەیە چونکە ناگۆڕدرێ لە عێراق و لە کوردستان مافیا حکوم دەکات لە عێراقیش ئەوەنە جوان نین بۆ زانیاری خۆت عێراقیش کۆمەڵێک ئەمامە بەسەری شیعی کارەسات حکومەکە لەوێش گەندەڵی تابی ناقەقا هاتووە ئەوەنە جوان نین بەڵام زەری وا تۆ دەسەبەی بۆ تەڵەپوشی ئەڵێ ئەوان موسیانەیە بۆ من نەمێ بۆیە بەشێ لە پەرلەمانتاران خەڵق قسە لەسەر ئەوەیە بۆیە بەشێکی ئەوانی ئێمە داواکەن بچنەوە بۆ بەغدا ئەژینە ئەوانش ئەوەنە جوان نین بەڵام 2000 برینەکە برینی ناو شقامەکانی خۆمانە شقامی ئەمە شقامێکی بێدەنگە مامۆستای ئێمە مامۆستایەکی بێدەنگە بە مەسەکان شە باشترن لە چین و توێژەکانی تر ئەم چین و توێژە بێدەنگە پێشمەرگە کارەساتی گەورەیە و قبولی ئەمە بکەی زانی خەڵکت بکوژێت تۆ بچیت پێش لە خەڵک بگری تەقە لە خەڵک بکەی ئەمە کارەساتی گەورەیە بۆیە ئەبێ سەیری کوردبوونی خۆمان بکەین کاک سامان ئێمە بەرەو شۆڕۆین بەم برینانەوە ئێمە بەرەو شوێچین بەم بێ موسێ و بەم داهاتەوە ئەنجا بۆ بیرش نەچێ هاوڕێ ئازیز ئەگەر خۆپیشاندان بۆ ڕووناچی بۆ موسێ من نایکەم ئەم داخوازی بچووکانە چییە داخوازی لە حکومڕانیایە هاوڕێ ئازیز موچەکەشت بۆ دابین کە ساڵی داهاتوو دابینی ناکە ئەم کێشەی لە بینی عێراق و کوردستانە هەیە ئێستا ئەم سێمانگەش دابێت دوای هەڵبژاردن کەسێتر کاتیە هاوڕێ ئازیز لە 2014ەوە ئەوە 11 ساڵی ئێمە برینانەمان هەیە چارەسەر نەبوو بۆچی لەبەرەوەی دەستم نەخسە سەر برینەکان برینی ئێمە لە شوێیە برینی ئێمە لە خۆماندایە لە توانەکانی خۆماندایە لە حکومڕانی خۆماندایە لە سوڵتەی سیاسی و لە بەناو ئۆپۆزیسیۆنی خۆماندایە ئەی ڕۆشنبیرەکانمان کۆن زۆر ڕخنێکی لێومانانە گیرێ ینی کۆکنین بەیەکەوە زۆر جات دەنگێکی زیندوو دروست ناکەن لە ناو کۆمەڵگە هاوڕێ ئازیز من لە بەردەرکی سەرا لەگەڵ ڕۆشنبیرەکە ئێستام ڕۆشنبیرە بچێ بۆ هەولێر لەگەڵ کوڕی سەرۆکی حکوومەتە ئیشکە کۆکچی بم لەسەر لەگەڵ ڕۆشنبیرەکە لە بەردەرکی سەرا هاوارکە لە لای ئۆپۆزیسیۆن دەوەرەقەیەداتێ دای مەسرێنێ هاوڕێ ئازیز ڕۆشنبیری من پەرپەر بووە ڕۆشنبیر هەمووی دابەش بۆ بەسەر حیزبەکانە ڕۆشنبیر بە ڕۆژ قسەیەکە بە شەو لەسەر مێزی مەشروبی مەسوولەکانە قساکە هاوڕێ ئازیز من قسە لەسەر شوێن ڕۆشنبیرە بکەم کە تا ئەم لە حەزەیە برینەکانی کۆمەلگە نابینێ شاعیرێکە بوو کاتی خۆی لە فەڕەنسا ناوی میرابۆ بوو میرابۆ لەگەڵ قەیسەرا بوو بەڵام بەناوە لەگەڵ شۆڕشا بوو شعرەکانی زۆر جوان بوو کاتێکە قەیسەر ڕوخاسەرەکە میرابۆ پیاوی قەیسەرە دوای قەبرەکەیان لە خائینەکان دەرێنا لە شۆڕژێڕەکان لە گۆڕستانی خائینەکان ناشتیان ڕۆژێکە بێ ئەم کۆمەلگەی ئێمە گۆڕستانەکانمان پڕەبێت لەو ڕۆشنبیرە خائینانی کە بەس قساکەن هاوڕێ ئازیز بەس قەریشی قسەکردنن ئەی ئەوم پیاوە ئاینیە ئەم پیاوە ئاینیە وەڵی من بەهشت مێ وڵی بکوژم خۆشە زین شەهید دەبیت و لەو دنیا بەخۆر حوێری جوانی شێ ئەی باشە بۆ نەترسنۆکی مەلا بینیوە نەوێرە قسە بکە ئەم هەموو مزگەوتەمان هەیە خەڵک نان نێبی خوا ئەم مەلایانە بۆ دەنگ ناکەن ئەم ڕۆشنبیرانە بۆ قسەیە ناکەن دەی دکتۆر عەزیزیانی جەنابەت ئەم بناغە بەهێزەی کە پارتیوێکێتی دروستیان کردووە باسیەکەی چۆن لە ناوچن چۆن ئەتوێنەوە یعنی ئەم هەموو ترس و ئەم هەموو چوزانم بەکرێ گیرا و بە چواردۆری خیانە و
بە ئاوازی ئەوانە خوێنن زۆر نییە ینی خەڵکی کوردستان لە دۆخێکی ئیزگار تووڕێدایە ئێمە ئەم قسانش تا ئەم لەحزەیەین کە نەبێت ئاستێک بتەقێتەوە زۆر شتمان لە دەست بچێت ئەوە خەڵکی کوردستان ئەوە بێهین نییە ئەوە ترسنۆک نییە بۆ زانێریت بەخوا کە تەقیەوە گەشت ئاستی تەقینەوە کەس فریان ناکەوێت ئەمانە بەڵتەچیەکانیان فریان ناکەوێت هەوڕێ عزیز دۆخەکە بۆ شێوەیە نییە یەکجار ڕاستە بەڵتەچیان گرتووە ڕاستە خەڵکیان گرتووە بەڵام ناگاتە ئەو ئاستی کە ناڕزایی جەماوەریشی هەبێ بیانوێ لە بەریانە خۆی بگرن شاری هەڵمەت و قوربانی لە عمر ما شاری هەڵمەتی قوربانی وا بێ هێزی نەبینەوە کاکش سامان حەقی بەچیوە حەقی بەو دەسەڵاتۆ کە ئێستا دەسەڵاتی هەیە لە شارەکەیە یا حەقی بە خەڵکەکەوەیە کەوا بێدەنگ کراوە خەڵکی حەقی بە دەرەجەی یەک بە ئۆپۆزیسیۆنێکی ساختەوە هەیە کە کورسی هەیە باش دەنگی هەیە میدیای هەیە باشە بەشێکشی پەیوەندی بە خەڵکی کوردستان خۆیەوێتی کە تام لە حەزەیە چاوەڕی فریادرەسە هەوڕێ عزیزانی کە ئێمە چاوەڕی فریادرەسمان کرد بینیمان چە بزانین عزیز چێکە و بزانین پارتی چێکە وێچێتی چێکە و گۆڕان چێکە و بەرێک گەل چێکە ئەوە ناکرێت خەڵکی کوردستان ئەبێ خۆی پێشەوایەتی بکە ئەم هوشیاری لە شۆوە سەرچاواگرێ ئەبێ ئێمە قسەیتی لەسەر بکەین ئەم هوشیاری لە چیەوە دەست پێ بکەین ئەبێ ئەوەی ئەڵێ what should be done پێویستە چی بکرێ ئەبێ من و تۆ بەرنامەیەشت بکەین بڵین پێویستە چی بکەین 30 ساڵە خەڵک نەگەیشتە بەرنامە ڕێژیە بۆ لە 30 ساڵی خەڵکی کوردستانە هەر چانسیدایەکی پارتی لە 2000 تا 2009 لە 2009 ئەم ساسیدا بە زتنەوەی گۆڕان ئاوای لێ هات ئەمە بێئومێدی دروست کرد خەڵکی کوردستان بێئومێد بووە ئومێدی لەوە نەماوە کە هێزی سیاسی بتوانێت دەستکاری دنیای ئەو بکە لەبەرەوە لە ماڵەوە دانیشە بەشێکشی دابش بووڵێ بەڵکو خواساچی کە ئەم دۆخەچان ناکرێت بەشێکشڵێ بابزانین هێزەکانی ترچێکن بەشێکی تر ئومێدی لەسەرم هێزانەیە بەشێکی تریشی پێش باشە دکتۆر هەر تەنانەت لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ینی ئومێدێک دروست بوو لای خەڵک بە بانگەشەکانی یەکێتی بە تایبەتی سەرۆکێکێتی کاک باڵ ینی خەڵک پێی وا بووی یەکێک هەیە ڕوبەڕووی پارتیە وەسێتەوە باڵانسی هێز ڕێکە خاتەوە تێگەی بە پارتیەڵێن نا ستۆپکە بۆ کە خۆی وت بەڵام بۆ دەرنەچوو خراپترین یاریەک لە کوردستانی عێراقا ئەیکا و غەدرێکی گەورە ئەکا و ناشرینیەیەکی نیشتمانیە زانی بۆ دیوێکە وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵاکە لە هەڵبژاردنەکانە چەمشی هینی ڕوخانی بەکاردێنە ڕوخان ینی ئۆپۆزیسیۆن نەیوتۆ ڕوخانی بەکارێنە بەڵام دوجار کەوتە ناو ئەو هەیمەنەیەوە سەیری ئەو وێنەیەکە کە ئیبینی کە حیزبێکی وەکو یەکێتی کە ئەچێتە لە سەری ڕەش مەسعود بەرزانی سەرۆکایەتی هینەکاکە ئەچینە لە پرۆتۆکۆڵا بێتێتەوە بەرامبەری بیچکەوە حیزبێکی گەورەی سەری وێنەکە کە چەند وێنێکی حەزینە لەبەرەوە ئەم هێزا هێزێکە نەیتوانی وەشت بکە ئەجا حملەی انتخابی پەرلەمانتارەکانیان قێزەونە دەیانەوت ئەمانە هینن بە سەرۆکی حکوومەتیانەگوت چی پیانەوت مدیر عام نێرینەوە لۆمارێ چێنێنێتەوە لۆمارێەوە هەڵتە خۆتەچیتەوە بۆ ئەزیزم ئەمانە خەڵک بێتاقەت دەکات لەم دروشمانە ئەجا ئەو دروشمەی کە زمانە بەکارێنێ زمانی پێوتێ پۆپۆلیزم ئەهم مایک بدە بە عەرزا و دەردەنکە تام لە حزەیە ئەم وشیاریە دروست نەبووە من گفتوگویەکەم لا دروست بوو لە درۆمیدیا محەممەد ڕەوف بیرام محەممەد ئەو هەواڵەت بۆ داگرتووە زۆر هەواڵێکی سادەیە تی عزیز من پێیزم هەیە سەیری نووسینێکی مەریوان وریاقانە ئەم کردووە سێ لایکی هەیە لەگەڵی کۆمنتە وتی ئەوەی تیانداگرتووە 1000 کۆمنتی هەیە 2000 بەس لای کراوە ئەو کۆمەڵگەی ئەوەیەوێ ئەها کۆمەڵگەی طبعا خەڵکێکە دڵی خۆشە لەبەروی ئەم مایکادا بە عەرزا و ئەڵێ مدیر عامە نێرمەوە لۆمارێت بیر ناکاتەوە کۆمەڵگەی ئەمازانی وەکو سیوایە ئەگەر ئیهانە نەکەم بریتیە شتێک پێوترێ گۆڵدن فیش ماسی ناو ئاو هەم ماسی بخەرە ناو ئاوێکە بەس ئەسوڕێتەوە وازانێ هە تازەیە نازانێ بەردەوام لە چی چرکەیە لەو دیوە بووە هین ئەسوڕاوەتەوە بەشی زۆری کۆمەڵگەی ئێمە لەم پۆپۆلیزمەیەژی ئەبێ ئێمە ماڵ ئەوەی لە پۆپۆلیزم بکەین ئەبێ ئەمە بێتە دەرس بۆمان ێ باش ئێمەکەی دەرزۆرەگرین تۆ هاتووی ئەڵێ پارتی دموکراتی کوردستان ڕوخێنم تۆ ئەمڕۆ لەسەری ڕەش هیچ نەکرد ئەخە بۆچی ینی بۆچی ئەمە نابێتە کردار بۆ کارەکەت چییە لەبەرەوەی ئەم 2000 بەڵێ ینی بەتابەتی یەکێتی کە لەگە پارتی بەرژەوەندیان هەیە 2000 بەرژەوەندیان هەیە ینی شەڕەکەشت لە پێناو بەرژەوەندیان هەیە دەگوترێ ئەوەی مۆزوعی هەژماری من و ئاڵتینەکەیش چەند عیبە تۆ پەرلەمانتارەکان تو خۆت هاوارکەی بڵێ هەژماری من ناکەم هەژماری مەسرور دوای خۆت مەبلەغی پارەی زۆر وەرەگریت و ئەمە بەکارهێنیتەوە باشەمە عیب نییە زانی هاوڕێ عزیز من لە ژیانی خۆما کە شتێک ئەنووسمیانە لە شوێنێکا شتێکم کردێ هەمیشە ئێستاش لە بیرمە یعنی ڕەنگەش ڕۆژێ لە ڕۆژان نووسینەکەم نووسیبێ بەدڵم نەبێت ئێستاش معەزەبە بم باشە تۆ 3 مانگ پێش ئێستا 4 مانگ پێش معەزەب نی ئەم هەموو دروشمەدا بە خەڵک هاوڕێ عزیز مرۆڤ چییە عزیز نەسیم شتێکی هەیە ئەڵێ مرۆڤ نە گۆشتێ خوێ و نە پێستی بە خەڵک دێ ئێ مرۆڤ بەس هەڵوێستی هەیە ئێستا من بچیم هەیە بەس هەڵوێستەکانم هەیە قسەکانم ئەڕوا ئێ باشە تۆ لە تەلەڤیزیۆنەوە ئەڵێ من تەوتین بەکارێنم ئەوە ناکەم دوایش ئەیکەی ئەش شەرم لە شوێیە شەرمی سیاسی لە شوێیە حیای سیاسی لەکوێیە یعنی تۆ بێ ئەڵێ ئەی نێرمۆ لۆمارێ و دوایش ئەمڕۆ چی بۆ سەری ڕەش ئاخر بۆ خاتری ئەجا خۆزگە لەوێ قسەت کردایە
تحدای گەورە بکە بڵێ کاکەگیان من ناوچەی خۆم و منتیقەی خۆمان تۆ نایکەی منچم تەوتینەکەم و لەگەڵ بەقای ڕێکەوە ئەمە ناکەن لەبەرەوەی شەریکایەت هینێک هەیە پرۆژەیەکی زۆر گەورە هەیە لە منتیقێش داهاتیشی ئیزگار گەورە هەیە ئەم شاری سلێمانی تۆی بینی سەرخان و ژێرخانی تاوان کراوە بەڵام کاقوبا لە تازەتین قسەی ئاڵێ ئەگەر ئەو داواکاریانی بەغدا ئێمە هەمووی جێبەجێکەین کاتێ شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان سەر ئەو چاو ئێمە سەر چاو هەمووی جێبەجێکە و جێبەجێ مەکە سەر چاو جێبەجێ مەکە باش جێبەجێ مەکە چیەکەی ئەی بۆ وەکو جاران ئاوە پرسیارەکەی ئەی چی ئەەکەی ئەی بۆ نایی بەداهاتی ناوخۆ بەو پرۆژانەکانی خۆت بە نەوتەکەی خۆت کاکە هاوڕێ ئازیز بە هەر لێکدانەوەیەک لێکی دێنەوە ئەو پرۆژ بەداهاتی ناوخۆ بە گومرگەکان و بە نەوت زیاد لە حد لە موسەی پێدرێ بۆچی نایدی ئەمە پرسیارەکەیە وڵی خۆ حەزەکەم تۆ هیچ نەبووە لەم سێ مانگە توانرا موچێ طبعا وەزیری دارایی واڵێ ئەڵێ مەتوانین موچێ بین کارە ساتە لێرە دەمجا بەشێکی زۆری ئەم خیتابی ئەم ڕۆشنبیرانەیە ڕۆشنبیرێکت لە تەلەڤیزیۆنەوەڵێ وڵا بابچن تلیاک تۆ ناوێری بڕی نەوتەکە بفرۆشن باسی تلیاکەکەی ئاوڕێ ئازیز تۆ بوێرە قسە بکە بڵێ نەوت هەیە ئەفرۆشن ئێوە ئەی دەزن گومرگی برایم خەلیل بەشی هەموو هەرێمی کوردستانەکە هاوڕێ ئازیز ئەو گومرگەکانی خۆمانە هەموو بەشی هەموو بجگە لە داهاتی ناوخۆش نایکەن لەبەر ئەوەی ئەم دۆخەیان پێویستە و میدیاکانیان بەڵتەچیەکانیان چەکدارەکانیان داهاتەکانیان ڕەبتە بەم داهاتەوە کە لەبەر دەستیانایە و تا ئەم لەحزێش یاریەکەن لە بینی هەولێر و بەغدایە بەغداش لەوان شەریفتر نییە ژینا ئەتوانێت عەزابی خەڵکی کوردستان نەدا بەغداوی دادگای باڵای بالضبط ینی من ویستمە و پرسیارەکەم دکتۆر ینی بەغدا ناتوانێت لە دادگای فیدرالی سکاڵا لە دژی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کا بڵێ کە ئێوە پابندیە بڕێکرا نەوت ئەبەن تەنانەت ئەمریکا هەڕەشیان لێکامان جوان لێ بەڵێ بەسەوت بۆ نایکەن ئەمە پرسیارەکەیە بۆچی لە بەغدا ناتوان ئەمە بکەن بۆچی بەغدا نایە سنوورێ بۆ ئەمانە دابنێ لەبەرەوەی ئەمانە شەریکن و بەشێشیان لەگەڵیان شەریکن و سەفەقاتیان هەیە و ئێستا ئۆپۆزیسیۆن هیچ ڕۆڵێکی نییە ئێستا حالەن چێ لە حکومران لە کوردستان عێراق چ حکومەکە ئێستا پارتی دیموکراتی کوردستان حکومە ئەوە تەپەیەکی چوو بۆ لای لەگەڵیش ئۆپۆزیسیۆنیش بێدەنگا هەندێک دەنگا دەنگ کا و قسە بکا و هیچی تر شەقامە سەری لێ شێواوە لە گەرمایە ئینسان وای لێ هاتوو مناڵەکەی خەریکە ئەسوورێ لە گەرمایە خۆپیشاندانەکە ئەشی کوژی کەسیش نییە پێشەوایەتی بکە لە دۆخی بەم شێوەیە دۆخێکمان هەیە بریتە لە دۆخێکی ئالۆس دۆخێکی ئیجگار خراپ ترسی تەقینەوەی گەورەی لێ کریەگەر ئاها بڕوە تا چەنێ بۆ نمونە خەڵک لەم دۆخاتوانێ تحملکە چەندێکی کە ئەزانی ینی تۆ دکتۆر من سەیەکە ینی ئەمەی کە تاوکو ئێستا ڕوونە هەنگاوەکان زۆر خراپن بۆ ڕێکەوتن ینی ڕێک نەکەوتون یاستا تەنات چاوەکە گەشتۆتە سەرۆی بەیانی کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقە ئەلەسا سوودانی بڕیارێ بە یان نیە بەڵام بەپێی ئەم چاوپێکەوتنی شەرقەوساتی هیچ بەرەو پێشچوونێ نییە من تەسەورەکەم ئومێد نابێت تا هەڵبژاردن تا هەڵبژانی مانگی یانزە تەسەور ناکەمی شتێک بکرێت ئەگەر بشکرێ ڕەنگە موسێک بدرێ یان نەدرێ هیچ شتیوان ناکرێت من تەسەورەکەم ینی دۆخی هەرێمی کوردستان دەبێت بیر لە بەدیلی تر بکەیتەوە بەدیلی خەڵک خۆی بەدیلی دەرەوەی یەکێتی و پارتی ئیتر ئەم بەدیلە من دەزانم قوربانی ئەوێت من نەزانم کێشەی گەورە دروست دەبێت من نەزانم فەوزای گەورە دروست دەبێت من نەزانم ئەگەر ڕێک نەخرێتەوە خەریکە وردە هیچ بەهایەک بۆ شتەکان نامێنێ خەریکە وردە تا خەڵک هەڵکوتێتە سەر محەتی کارەباکانەوەی لە ناحی ئاشتی ڕوویاوە وردە خەڵک پەناباتە بەر توندوتیژی ئەگەر فریای نەکەوی ئێمە لەکەیەوە لە 2000 و هاوارانەکەین ئەم سیستەمە حکومڕانیە باش نەکەن ئەگاتە ئاستی زۆر خراپ گەشتۆتە ئاستی ئەوەی تۆ موچە نەدەی یتر لەمە تەمان هێڵی سوور لەمە زیاتر نییە لە هەموو وڵاتی دنیای نییە تۆ سێ مانگ موچە نەدەی هیچ وڵاتێ بە سووریاوە ئەم پیاوە هاتووە سەر حکوم بە ماتۆڕێکەوەواتەوە سەر حکوم لە سووریا سێ موچەی بەیەکەوە داوە ئەوڕێ ئازی ئەو پیاوە بە ناوی هێنا سیناوەی سەرۆکی سووریا ئەحمەد بە ماتۆڕێکەوە هاتووە بە ماتۆڕ هەتی وەرسێ و ماتۆڕێکەوە حکومڕانیەکە ئازانی ئەمانە بەم هەموو گەن پارە و سەروەت و سامان و نەوتەوە نەتوانی داهاتی کاکە پێشمەرگانی خۆت بدە پێشمەرگە خۆی کوژێ هاوڕێ ئازقەت کاکە واز لە منی مامۆستا بێن پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتیەوە خۆیان نەکوژن ڕێ هاوڕێ ئازیز نەبێ پارەی پێشمەرگەکە بەقەینە با من چاوم لێ مشکلێ پێشمەرگەکە خزمی منە و کەسی منە و برای منە با ئەو وەریگرێ هیچ نەبێ تۆ شعوری ئەوە نییە پێشمەرگەکەش نوچەی بێت باش ئەم هەموو پارە چێتە کوێ یانێ ئەمە پرسیارە بۆ خەڵک هاوڕێ ئازیز بۆ نمونە بۆچی دام و دەستگاکانی ئەوان بە میدیا و بە دام و دەستگای دیکەوە بێپارە نابن بێ موچە نابن ینی میدیا هەیە ڕۆژ بە ڕۆژ ئەڵێ ئەمڕۆ بەیانیە بپارەکەیت بەیانی ڕێکەون ینی مەزاجی خەڵکی بەشێشان ئەمانە پارێکی زەبەلاح لە میدیا سەرفەکەن ئەم میدیا کارەساتی گەورەیە بۆ ئەم دۆخیانە بۆ ئەم دۆخ بڵێ بۆچیانە ئێتۆ قیتە بلەم کاتەیە بۆیە سەر خۆپیشاندانی گەورە لەو منتیقەی باڵەکایەتی کراوە شەهید دراوە میدیای لە هەولێر میدیا هەیە باسی نەکردەوە
باشا ڕوودا لە بەرازیل ڕۆدایکە بە هەواڵ ئەو میدیای لە تنیشتێتی باسی ناکە بۆچی باسی ناکە لە بەرێ میدیاییشی ئەوە کوڕی سەرۆکی حکوومەت و کوڕی سەرۆکەکەی تریانەوە ئیتر میدیایان هەیە زانکۆیان هەیە پارێلەوەی سەرفەکە پارە لە داهاتی گەورەیە سەرفەکە پارە لە ڤێلەکانی لە دەروی وڵات سەرفەکە وە سنووریشی نییە تۆ وەکو وتم یعنی تۆ لە شوێنێکا سنوور بۆ دەسەڵاتدانەی دڕندەیەکی گەورەیە دەسەڵاتی کوردی دڕندەیەکی گەورەیە گە سنووری بۆدانانی لەبەرەوە بەم دۆخی کە تۆی بینی ئەو پارێنەوە لە باش ناکە بەش کراوە بەسەر ئەم هەموو بنەماڵە و خێڵ و عاشیرەت و ئەم هەموو کوڕەیە کوڕت هێز زانکۆی هەیە کوڕت هێز کەناڵی ئاسمانی هەیە کوڕت پەیوەندی تەلەفۆنی هەیە ڕێکخرا و بەڵێ یەک دنیاشتیان هەیە مەمنونشان بی ڕێکخراوەکان سۆ خانوویی بۆ کەسێ دروست کردووە ئەمە سوالکردنە ئەمە چیەمە کۆمەڵگەی کوردیان ڕزیل کرد هاوڕێ عزیز کۆمەڵگەی کوردیان وا لێ کرد پەنا بۆ هەموو شتێک بەرێ ئەمانە شەیتانێک لە فۆرمێکی شەیتانە من ویستم شتێک بڵێ ما لەو یەک دوو ڕۆژەیە لەیلا زانا هاتبوو ئەمانەی ماچە کرد ئامدەمورە لەیلای ژیان بە قوربان وەڵی مەیە لەیلا زانای بەس جوان ئاخر تۆسیەکەی تۆ لە تورکانی تونند و تیژەوە دەی بۆ لای کۆمەڵی کوردی حکومڕانی خراپ ئەوەی ئەمانەی کەن لە عمریانە نەکراوە قەت دەسەڵاتی کوردی سەدام حوسێن لەسەر خۆپشاندانی کارەبا خەڵکی نەکوشت قەت شتیوان نییە قەت موسەی ڕانەگرتووە ئەو سەدامە بۆ سەدامی خۆیەوە شەڕی ئێران عێراق بووە لە سەد نەوەتی پارەکەی نەوتی داوە بە چەک لە سەدەی سەرکردەوە بە شەعبی عێراقی قەت ئامادەنە بە ڕۆژێ ڕۆژان موسەی مامۆستایەک دواخوا موسەی مۆزەفێ دواخا باشە ئەمەی ئیکەن هیچ سنوورێکی نییە لەبەرەوە لە ڕخنە دەرسوە هاوڕێ عزیز ئەنی ئەم قسانەی زۆر جار بووە گلەیەکیش لە خەڵکەین خەڵکیش هۆکار نەبووە بۆ پێدانی شەرعێت بە پارتی ویکێتی بەردەوام لە هەڵبژاردنەکانە بێگومان هەمیشە وای بڵێ ئەمە هەڵبژاردن دروست بێتەوە هەڵبژاردنت بینی ئەوە حملەی انتخابات بینی چەند هزار کەس لێ ئەرە وەڵاوکو بەختەر عەلی وتی من چۆن کارەساتە لە وڵاتێکا بژیم دەیان هزار کەس بچن دەنگدانەوە بێکێتی پارتی بەدوای ئەو هەموو قۆناغەشە دەنگ بیتەوە لەبەرەوە کۆمەڵگەیە هاوڕێی جوانمان تەڵعەتایر قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ تۆ 50 میلیارد دەوێ بۆ کارەبا وایە ئەی چەند دەوێ بۆ هەڵخەڵتانی خەڵک ئەڵێ 50 دقه 50 دقیقە قسە بکەی بۆ خەڵخەڵتێنی باشتر نییە لەوەی 50 میلیارەکەی بۆ سەر بکەی ئەی کۆمەڵگەی کوردیش تا ئێستا ئاستی وشیاری لەو ئاستەیان نییە بەرگری لە خۆی و لە خێزانی و لە مناڵەکەی و لە داهاتووی ئینسانەکانی خۆی بکاتەوە چی ئەمەی والێ کردووە هاوڕێ عزیز ئۆپۆزیسیۆنێکی ساختە کە تەنها پشتی بە هەڵبژاردن بەستووە تەنها پشتی بەچی بەستووە بە میدیا بە دەنگەدەنگ ئێستا دەنگەدەنگ بۆتە کاسبی دەنگەدەنگ و ڕخنەگرتن لە یەکێتی پارتی بۆتە کاسبی دەنگەدەنگ بکە و بقیژەنە هاوار کە وەڵێن بەخوا پیاوی چاکە دوایەتی لە هەڵبژاردنەکە پەرلەمانتار سوشال میدیاشەوە ئێستا بۆتە لایڤەوە دەنگەدەنگێکی گەورە دروست بووە ئۆپۆزیسیۆن ئێمە کاتی خۆی بە گۆڕانمانەوت زوتنەوەی گۆڕان ئەبوو پەروەردەی هەبوایە خاوەنی پرەنسیب وایە نەوەی دروست کرا سەری ئۆزەلان کە سەدان هینی هەیە تەلەبەی هەیە کانوشوان کۆیەک تەلەبەیم پێ بڵێ تەلەبەکانی لە خراپترین بوون هێلکەکانی گۆڕان لە پیسترین هێلکەکانی هێلکەکان بوون سەری ئەوانی وەزیرەکانی کە لای پارتین زۆربیان ئەوانە بوون گۆڕان بوون چەند ناشرینن چەند بڵحن بۆچی لەبەری پەروەردەی چۆن شەرم ناکەی تۆ ڕۆژێ ڕۆژان وتە ئەی گۆڕم ئێستا دێ لە ئەم هێزانەیە بە خەریکی گەندەڵی ئەمە سروشتی کورد وایە یاخود پەروەردەکەتەوە تاسیرەکە ناڵ سروشتی کوردوانی هاوڕێ عزیز ئەی بۆ سروشتی کورد لە سووریاوە نییە ئەی بۆ کوردانمان لە ڕۆژاوە باشوور باشوور خێنەوە بەس کوردە نا ئەخر وای لێک هاوڕێ عزیز لە 2009 2000 کەس ئامادە بوو نان بڕاو کرێ لە پێناوی بزوتنەوەی گۆڕانە باشە بەڵام کە بینیتی بزوتنەوەی گۆڕان چۆن ناو دەسەڵات و ئەم برادرانە هەموو شەڕی پۆستیان بوو خەڵک تاقەتی نەما خەڵک ئامادەی قوربانی با چۆن قوربانی نادا لە 2009 زانی چی خەڵکاتە شەقام لە 2009 زانی کاتێکا دۆخی خەڵک زۆر باشیش بوو موچە شەبوو خەڵک ئامادە بوو دیگەم موچەم نایە کەرامەتم دەوێت کەرامەتم 25 کورسیدا بە گۆڕان وڵا 37 بوو دوانزەیان لێ دزی بەخواست ئێساش کاک مەسعود دەڵێ ئێمە کەرامەت مەگۆڕ ئەی تەمان هەرێکەمان ئەومان کەنیمان ئەدەدی کابراوتی وتی تۆ بۆ نووسی تۆ بۆچی نووسی بە تۆڵستۆیان وت تۆ بۆچی نووسی وتی وەڵام من بۆ پارە وتی ئەی تۆ وتی وەڵام من بۆ هینی خۆم بۆ عەقڵ وتی وەڵا هەردووکمان بۆ نووسین کەنیمانە من پارەم نییە بۆ پارە نووسم کاک مەسعود کارەساتە ئەوە چییە گاڵتەکە ئەزانی گاڵتەکردنە کاتی خۆی خانمێک هەبوو لویس ئەوە ئەچینەوە سەر باشە خەڵک توا قسەکە بیر نەچێت ویستم ئەمە تێکەڵیەوەی خۆکەی خەڵکی ئێمە خۆی تووک و لاواز کرد بەرامبەر بەغدایە ئەم دەسەڵاتدارە وای کرد یعنی بۆ ئێمە بڵێن خۆ ئێمە سووک نین بپارڕێنەوە لە بەغادای موچەکەی ئەزانی هاوڕێ ئازیز تۆ پێویست بەنانە یعنی تۆ ئەمە یاریکردنە تۆ پەرلەمانتارەکان و وەزیرەکان و هەمووی لە بەغا پارە وەرگێ بە من بڵێ وڵات تۆ نابێت لە بەغا موچەت بێ ئەمە یاریکردنەمە گاڵتەکردنە بە شەعوری خەڵک سەر ئەو چاوە باشە هاوڕێ ئازیز من جارێک تر ئێنێمەوە ئەگەر شەڕێکەیە تۆ بیکەی ئێدەوەرە پەرلەمانتارەکان و وەزیرەکان لە بەغا بکشێەوە وەنیە وەرە شەڕە بکەین ئێمەش نامانێت تۆش وەری مەکرە لە سەرۆکیانەوە تا خوارەوە هەموو تەقاوتەکان لە بەغا وەرەگرن هاوڕێ ئازیز ئەمە ئازانی خەریکی چی نەمانە ئێ باشە هاوڕێ ئازیز ئەمە ناکرێت تۆ ئەمە یەک تۆ لە عێراقی تۆ لە 2017 وتن من هینەکەم
ڕیفراندۆمەکەم لە ژیرفانمایە ئەم ژیرفانی تۆ دوورابوو زنجیر درابوو دە دەری بێنە فەرمووە گەر ئازای خەڵک لەوە نەهامەتی ترکەی بەکارهێنی فەرموو بەکاری بێنە بڵێ من تەحەدات دەکەم نەوتی خۆمە فرۆشم داهاتەکەی خۆم بابە واللهی پارەی ئەو ئەسپەی کە کوڕەکانیان لێ خوڕێ بەشی 200 مۆزەفەکە پارەی ئەو سیارەی کە لەژێر ئافرەتە سۆزانەکانیانە بەشی 500 مۆزەفەکە هاوڕێ ئازیز ئەمە لەوە دەرچوو من ڕخنیان لێ بگرین ئێمە حەز نەکرد بگاتەوەی کە ئەسڵەن تەواو بوو ئەم شتا سڵتەی سیاسی ئەسڵ من تۆ قساکەین سڵتەی سیاسی هەم بزانین عزیز خواسیاڵێ کۆ بەبار جۆش لەگەڵتە تێکا ئەم درێژە چی قساکە گاڵتەیان پێ دێ خەمەکەی من لێرەدا یە خەڵکو ئۆپۆزیسیۆن من ترسم لە خەڵکەکە تام لە حزێ ئومێدی ما بێ کەسێنێ پێشی کەبێ کەسێنێ لەگەڵی بڕوە ئۆپۆزیسیۆنی ساختە هەبێ بێت بڵێ وەرە دەنگم بەرێ با منیش وەکو ئەوان دەوڵەمەند بم باشە بەشێکی دووەمی خەباتی مەدەنی لە کوردستانی عراق تا ئەم لە حزێ سەپێن ڕێ نەخراوە تا ئەم لە حزێ هەموو خۆپشاندانی کردمان نەگەیشتە 1000 کەس 2000 کەس والله لە سلەیمانیە 50000 کەسم بەرێ بسمە بەردەم محافظی سلەیمانی ناڵم مەسئول لە وڵاتیا بخەوێ کەس ئامادەنی ئەوە بکە بەشێکی بندیوارە بەشێکی خوا چاچیکە بەشێکی ئۆپۆزیسیۆن گرتوێتی و نایە لەگەڵیا بەشێکی ئۆپۆزیسیۆنی ساختەیە بەشێکی ڕۆشنبیری لابەلاو خۆفرۆشە بەشێکیشی مەلای دنیا دۆست ئەخ مەلام نبینیوە دنیا پەرستێ مەلاکان ئێمە دنیا پەرستن هەر خەڵکی ئافرەت و خەڵکی ڕۆژێ لە ڕۆژان پیاوێکی ئاینی کو یەک دوانەشان هەن ئازان بەڵام نەهاتن لەگەڵمانە ئێمە خۆپیشاندانێکمان کرد 2020 من لە دوای ئەو بڕام بە خۆپیشاندان نەما لە بەردەم محافظەی سلێمانێت جیران و هەفتەیەک سزنیان کردینەوەوانە من گوتیان خۆپیشاندانەکە بە سەعات دەبێت گوتم نەخر سەعات 12:30 بێ گوتیان بۆ گوتم سەعات 12 جمعە بوو گوتم بەڵکو مەلاکان جورئەتێ بگرن دەی لەگەڵمان جێمان نەهێڵن شتێ لەگەڵمانە بێ کەس هیچ ڕووی نەدا و هەفتەیە سزن بین وڵا هاتین بەریان داین و هیچ نهات لەگەڵمان ئەمڕۆ کۆمەڵی خەڵک ژیراوە مامەستا ژیراون ئەوە بەخوا بە یەکێتی ماڵی ئەوە بۆ خۆی بەریداون دەبێ فشارت هەبێ هێزت هەبێ ئۆپۆزیسیۆن هەبێ بڵێ من چاوت دەردێنم تۆ برادەرەکەی من ئەواکی بەڵام ئەمە ئاوێکە گۆڕان ڕشتی خەڵک شەهید بوو چونان و پیازیان پێوە خوارد پۆستیان پێوەرگرت لە بەغدا لە هەولێر لەبەرەوە خەڵکی بێتاقەتێ بڵێ من خۆم بە کوژدەم دەوت ئەوکو ئەوانی گۆڕانم لێ دێ لەبەرەوە بەم برینانەوە ئەمە پرسیارەکەی هاوڕێ ئازیز بەم برینانەوە بەرەو چۆ پێویستمان بەوەیە بە فۆرمێکی تر بە جیهانبینیەکی تر مۆدلێکی تر سەرڕێ بخین ئەم مۆدلە چۆنە ڕواڕەنگە خەڵکە گاڵتی پێەوە قسەی چێکی ئەمە تاقی کرایەوە ئەمە دروست بوو بێمەتمانەی سیاسی دروست بووە چاودێرەکان لە ناو خۆیانە بڕوایان بەیەک دینی ڕۆشنبیرەکان پێکەوە کۆگنین هێزەکان پێکەوە کۆگنین هەزەکان دژمنی سەرسەختی یەکترین چونکە دوکانی سیاسین ئەم دوکانە ئەو شتێکی لێ بکڕێ و شەڕێتی لەگەڵەوەی ترە ئەجینا ئەم هێزان چی کارە ساد لە ئێستاە قورستر هەیە لە هەرێمی کوردستانە کە تا ئەم لە حزەیە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئامادەنین دانیشن چی ڕێی لێگوتن لە سلێمانێ بن کۆب بینەوە تکایە با بەیانی چی بکەین ئەم خەڵکە جێ نەهێڵین خەڵکیشتە ئاستێک خەریکە ئەوەتە ناڕزایی بەخۆ خەریکا تەقێتەوە دوکاندار دوکانەکانی داخات چونکە نافشت نافرۆشێ کەشت نەفرۆشت دوکان چی بکە پێشمەرگە خۆی دەکوژێ لە دۆخی بەم شێوەیە بەرپرسیارەتیشی گەورە لەسەر هێزی ئۆپۆزیسیۆنە بەناو ئۆپۆزیسیۆن کە منیش ئومێدێکم پێیان لێ دوکانی سیاسین خاڵی دووەم خەڵکی کوردستان من تەنها 2000 ئەماڵێم پێویستی بەوەیە کە پێویستی بە هوشیاریەک هەیە پێویستە بە ئومێدی خۆی لەسەر هێزی ساختە هەڵنەچنێ سڵتەی سیاسیش لەوە خراپتر ئەکات بەڕاستی پێویستمان بۆیە کە بە مۆدلێکی تر و بە شێوازێکی تر بیر بکەینەوە بەڕاستی زۆر سپاس دەکەم دکتۆر عەزیز ڕەوف زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینێری بەنامەکەم بەخواتان سپێرم خواتەوە